بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لبابتي أمر معنا دوشتي زۆر دوور لە یەک بەراورد دەکەین. دوو پاڵەوان ئەخەینە یەک گۆڕەپانەوە، یەکیان بە بازوویەکی بچووک، بێخاوەن، بێکەس، ڕەش، داماو، ڕووت، کەسێکی تریشیان کە یەک کۆمەڵ عەقڵی هەندەسی و بەڵێندەر و بوجەی زەبەلاح و عەقڵی مدەبیر و پرۆژە و پلانی لە پشتە. یەکەمیان دەستکردی پەروەردگار و لە ئینسانە هەیە، دووەمیشیان دەستکردی مرۆڤە کە تا ئەمڕۆی لەگەڵا بێ عەقڵی مرۆڤ لە دروستکردنی پرۆژە و تاوەر و بینایە گەیشتوونەتە ئەم ئاستە کە هەموو پرۆژەکانیان ئەبێت کارەبای مەزبوط بێ، ئاوی مەزبوط بێ، ئاوەڕووی مەزبوط بێ، فاوندیشنی مەزبوط بێ، شیشی مەزبوط بێ، شکل و شێوە و بۆیاخی مەزبوط بێ، سیکیوریتی و ڕسێپشنی مەزبوط بێ و هەست بە شتەکانی دەوروبەری بکات. من تەسەوڕ ناکەم ئینسانێک بەم ئاستەوە بەم هەموو عەقڵ و تەخەسوسەوە لە هەندەسەیە ناتیحات و سەحابێکی ئاوایان بنیاد نابێ و بتوانین هاوشێوەی ئەمە لە ئینسانە بدۆزینەوە، خاستەن وەکو مامۆستا بۆ سادەیە باسی فەرموو با بچین بەراوردکەین. خۆشەویستان، بابزانم هەندێکتانە پرسن ئەمە چییە کە ئێستا لەبەردەستمانایە. ئەکرێ ئەمە ئەو مۆدێڵەوێک کە باسمان کرد، تاوەرێکی گەورە و پرۆژەیەکی گەورە و ئەلێ ڕێیا بچووکمان کردوێتەوە و ڕەشی تێ چێ؟ چونکە شتەکان زۆر جوان نەخشێنراون و ئەکرێت بۆ خۆی ئەمە پێمان بڵێ ئەم پرۆژەیە ئەگەر گەورەیکەین ئاوا دەرەچێ. خۆشەویستێکی تر ئەفەرمێت نەخێر، ئەمە ئەوەیە کە ئەمانەیە باسی کەین. ئەمە ئەو پرۆژەیە کە لە لاشەی هەمومانە هەیە و دیارە بەڵێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تۆبسیڕون، لە ناخی خۆتانە نییە، لەسەر پێستانایە نایبینن چی ببینم ئەو مۆجوانە. ئێمە ئێستا هاتووین بە ڕێزەکانم باسی یەک تاڵەمەوەکەی. چی مامۆستا تۆ هەموو کامێرە ئەو هەموو خەڵکە و ئێمە لە سەکینی مەشغوڵ کردووە باسی مویەکمان بۆکەی؟ بەڵێ باسی مویەکەکەم، نەک هەر باسی مووەکەم، باسی مویەکەکەم و بەراوردێکەکەم بە گەورەترین پرۆژەی هەندەسیش. با مهندیسەکان جواب بنەوە بڵێن ئێمە پرۆژەی لەمە ئاڵۆسترمان هەیە و بێن بیخەنە ئەو حەلەبەیەوە کە باسمان کرد بەرامبەر بەم وەزعیفە گەورەترین ناتیحاتی سەحاب و گەورەترین پرۆژەکانی دنیا بێنن، بزانین لەگەڵ ئەمەیە چۆن بەرامبەر یەک دەرەچن. لە هەموو بەرەو ڕووبوونەوەیەکە مەفروزە کێشەکان بەرامبەر یەکتری بن، بەڵام ئێمە بە کێشی خەفیف دابەزین، با ئەوان بە کێشی تەقیل دابەزین. خۆشەویستەکەم، بۆ ئەم وەمان والێ گەورە بوو ئێستاگەر کاکتۆ شاخەوان عەزیەت کێشێ یەک بوومان باتێ کە لێرە دەرەکەوێت و ئیساکەنە جەنابیان عەزیەتە کێشن ئەیچێنەوە بۆ ئینسانێک گرافتا دەستەکانە خۆش بێ، زۆر جوانە. ئەمە ئیساکەنە یەک ڕەگی مومان لە بەردەسایە، دەستیان خۆش بێ ئەم تیمە هەڵەساون یەک مو دەربێنن، ئەیبینن مووەکە بە کاملی لە ڕیشەوە دەرهاتووە. بۆچی ئەبێ ڕشکەکەی لەگەڵا بێ؟ چکە مووەکە بەبێ ڕشکەکەی ناژی. واتە ئەمە شتێک نییە لەسەر لەشی ئینسان ئاوا چێنرابێت و دانرابێ. ئەگەنا ئینسان شتێکی زۆر قەباعەت دەرەچوو. هەموو لاشەی ئێمە ئەبوو بە شوێنی دەرزی، ئەبوو بە شوێنی موو، یاخود دەبوو بە شوێنی بۆیاخ و دواتر لەگەڵ هەموو دەستنوێژێکە ئاشۆرایەوە. چکە ئینسان جوانترین نەخشێکە خوای گەورە پێیدا بێ ئەوەیە کە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم وەلەقەد صەوەرناکم، ئێوەمان تەسویر کردووە، جوانمان کردوون، ڕازانومان نەتەوە. بەچی؟ بەو نەخش و نیگاری لەسەر ئینسان هەیە، بەم برۆیانە، بەم برژانانە، بەم ڕیش و سمێڵە، بەم قژە. یەکێ لە گەورەترین کێشەکان کە خوشکارمان تووشێ بن لە کاتێکا عیلاجی کیمیایی وەرەگرن، خوای گەورە هەمووتانی لێ بەدۆخا ئینشاء ئەڵڵا و لەم کاتە مبارەکەیە دوعا ئەکەین
کە تووشی نەخۆشی کیمیایی و تووشی بەرکەوتەی کیمیاوی نەبن چکە یەکەم شت کە نەخۆشەکە پرسیارەکە خەمی گوچیلە و جگەر و دڵ و هیچ شوێنێکی نییە ئەڵێ کاکتۆجان ئێگەر کیمیایەکە وەرگرم قژم ناوەرێ چەند ساڵام قژە بەخێوەکە ئەخر قژی ئافرەت زۆر جیاوازە قژی ئافرەت تیرەکەی نیوەی قژی پیاوە تەنان ژن و پیاو لەوەشا لێک ناچن قژی ئافرەت ناسکە دڵی زۆر پێی خۆشە وەکو پیاو نییە بەکەیفی خۆی ئەی تاشێ ئەی هەڵێتەوە مشکلی نییە پیاو بەڵام بۆ ئافرەت زۆر قەباحەتە ئەم وە بەڕێزەکەم تۆ لە دەرەوە ئاوا ئەیبینیت بەڵام لە ناخەوە نییە ئەم وەی کە تۆی بینیت ئازیزەکەی من ڕەگی هەیە ڕیشکی هەیە و چۆ بە ناخە هەتا ئێرانە هەر مویەگە بینیت لە ژێرەوە کارگەیەکی عەفوەن کۆمەڵێک کارگەی لە ژێرایە کارگەمان هەیە بەس مووەکە درێژەکا لەسەرەوە لێرەوەی خاتە سەری هیچ هەندەسەیەک نییە پایە لە خوارەوە داکوتێ و لە ژێرەوە بیخاتە سەری ئیلا ئەبێ پایی لە ئەرزا داکوتێت و لەسەرەوە زیادیکە نەخێر پایی ئێمە لە خوارەوە زیاد دەبێت و ئەیاتە دەمی بەرزە بێتەوە عینەندار عینەن شەکەرە ئەمە هەموو ڕۆژێک 0.35 ملیم درێژە بێ هەموو مانگێک 1 سانتیم درێژە بێ ئەچی بەلای حەلاق قشتە تاشی ئەی هەڵیتەوە پیرۆزە بێ 12 سانتیم درێژە بێ ئەی هەڵیتەوە زیاتر ماوەی چەند ساڵ 5 مەتر درێژە بێ هەندێکەڵەن لەوانەیە بگاتە درێژی 1 حوت قژی ئیسا بۆ ئیساکەنە منافەسەی لەسەری کە چێ درێژترین قژی هەبوو چۆتە ناو کتێبی گینسەوە ئەمەیە کە ئەو معاملەیە کە لەسەر خۆ بەهادی ئەمە بۆ دروست دەکات و دواتر مووەکە کە کاتی بەسەر چوو مەرحەلەکەی خۆی کۆتایی پێهێنا چۆن هەموو خاوەن تەلارێک حەزەکە تازەی کاتەوە بۆ یاخێکی کات و شتێکی تازە بڵێ وەڵا با دوای 2 ساڵ دوای 6 ساڵ دەستێکی پیا بێنی وەڵا پیاوەکە با ژووری میوانەکە بگۆڕین ئەم وە دوای 2 ساڵ تا 6 ساڵ ئەگۆڕێ ئەکسێتە حاڵەتی لە ئەنەجینەوە بێ بە کەتەجین ئەپوکێتەوە پیرە بێ چی لێت ئەوەرێ ئەنجا مویەکی ترێتە شوێنەکەی قەنەفەیەکی تر بۆیاخێکی تر تەعمیرێکی تر لەم وەیە هەر مویەک ئەتوانێت 20 دانەجار تازە بێتەوە هەر ڕەحمێکی دایکە ئەمە کە ئەتوانێت 20 دانە مناڵ 10 دانە مناڵ 5 دانە مناڵ دروست کات و ئەلەم ڕەحمەوە بێتە دەرەوە بەڵام ئەگەر ئەمە نەما هیچ شوێنێکی تری لاشە نییە بتوانێت هیچ شوێنێکی تر لەسەر دنیا نییە بتوانێت یەک مووی بەسیتە بۆ دروستکە پاشان ئەم وەکەیەتە دەرەوە خۆشەویستەکەم لە دەرەوە بە کوتیکڵ داپۆشراوە ئەو کوتیکڵە لای من و تۆ مادەیەکی زۆر بە نرخە بۆ چونکە هیچ فاکتەرێکی کیمیایی فیزیایی کاریگەری لەسەری نابێت هیچ سەرماوگەرمایەک هیچ ئاوێک هیچ تیشکی خۆرێک ئەمە نابەزێنێ لەژێر ئەوە کوتیکڵمان هەیە یعنی چیە ئیماس ئەم وەش چینچینە بڵێ سبحان الله ئەم وە بۆ خۆی خەتات فەرموو کە خۆشە چین و ماچین کە ناچین لێرە خۆشە چینی ماچین برۆت هەر چین و پەرچەم چین لەسەر چین ئەمەندە چینە قوربان پێم بڵێ چین بڵێ ئەمانەش پرچ و قژ و ئەمانە هەمی بۆ خۆی چینن مووەکەش هەر بۆ خۆی چینە لە ناوە الله ئەکبەر ئەوە لە ناوە ئەو مەرحەلەی کە پێوتێ کۆرتێکس مادە ڕەشەکەی تایە خامی تایە خومی تایە لە شوێ ئەم خومەی بۆ دروستە کرێزانن ئەم خومە مادەی میلانینە بۆ یاخی ڕەشە لە چ معمەلێکەوە چێ دروستی کردووە چۆن یەتە ئێرە چۆن ئەم وەحدەیە و ئەم کارگەیە بەس ئەم بۆیە خەڕەشە قەترانیە دروست دەکات و نێڵە پیری و پێوە دیار بێ نازانیت بۆ ئەم هەموو ئەبێ کارگەیەکی تایبەت هەبێت ئەوە خاڵقەکەی وا بڕیاری داوە بەڵێ ئەم وەڕەشە بێت هەتا وەکو میلانین لە ئیشەکەی وەڵە تاوا من تەسلیم بوو میتر بەخوا تۆ منە ڕۆم خواحافیز بەڵام تۆش پیر بووی ئاگا لە مۆسیپەکانە بێت تۆش بەرەوە مردن و بەرەو لای من دەیت ئەوە من مردم و من مردوو تۆ زین و ئاگات دەی بێ لەبەرەوە مۆسیپەکانت هەموو جاری ئیزار دەکەن و ئاگادار دەکەن کە من کۆڵم دا و هیچم پێ نەما لە بۆ یاخی ڕەش ئەنجای تر تۆش سابی خۆ بکە ئیزارێکەوە ئەمان نادی ئاگال لێی بێ
ئەم وانە زۆر جار ئامۆژگەری کەرێکی زۆر چاک پێمانەڵێ ئەگەر لە خۆ بێ ئینەکە سەتەمەوە ئەو مۆڕەش سپیانە و کە ئیتر ڕەشیتیانەمەوە بۆ یاخەکە بەشی نەکرد و تەواو بوو ئەڵێ بۆ یاخمان بەشی ئەو نەپێ بوو بۆ چەنان اینجا وریا بە و ئەمە ئاخر قۆناغە ئیتر قۆناغێکی دوای سپی بۆنت نییە ئەبێ دڵ و لاشە و ئیمانت ئاوا سپی بێ ئەبێ ئاوا حازر بیت بەڵێ ئەم میلانینە لەم بۆ یاخە ڕەشەیە جوان دەکات و قۆز دەکات و گەنج دەکاتەوە دواتر هەر لەم وەیە بەڕێزەکانم ئەم چۆریە خوای گەورە دایناوە ئەم چۆریە بۆچی داناوە بۆی کە بەردەوام ئەم وە شێدار و تەڕ و نەرم بێ ئەگەر وانە بێ موو زبر ڕق وەکو تەلێکی لێ بەسەری ئینسانەوە بەڵام خوای گەورە وای دروست کردووە نەرم ئەگەر نەرمیش نەبێ خۆمان چین زەیتی لێری لەبەرەوە زەیتەکە ئەلێرە بۆی دروست بووە ڕۆژانە ئەم زەیتە بە بۆریەکە ئەکرێ بەسەر ئەم وەیە و لە پێستەکە وێتە دەرەوە بۆیە ئەگەر ماوەیە خۆ نەشوی پێستەکە و چی لێ دێ پێستەکە چەورە بێ هی ئەمەیە هی ئەم چەوریەیە کە لێرەوە دەرەدێت و ئەڕژێتە دەرەوە خۆشەویستەکەم هەر ئەمە بەڕێزەکەم نەخێر خۆشەویستەکانم ئەم وە ئەم ماسوولکەی پێوەیە چی؟ یعنی ماوەسایمە کە برجێ دروست دەکەی بە زنجیر و بە سیم ڕای کێشین بۆی کە نەجوڵێ نەخێر ئەم وە خوای گەورە وای دروست کردووە ئاوا بتوانێت لار بێت و ئاوا بتوانێت تێکەڵ بێت و ئاوا بتوانێت شانە بکرێ بەڵام ماسوولەکەی لە ژێرەوەیە هەر کاتێک ترسێ ڕووی تێکردی ئەڵێ مووی سەرم هەمووی ڕاست بووە بەچی موو ڕاست بووە چی وای کردمووە کە بجوڵێ بۆ موو جوڵەی تایە بەڵێ موو ماسوولکەی لە ژێرایە ماسوولکە ڕای کێشێ مۆکە ڕقە بێ کاتی ترسا لە کاتی سەرمایە لە کاتی ناڕەحەتیە مووی لاشە و هەمووی ڕاستە بێتەوە بۆ چکە ئەمە کاتی ترسە ئەی چۆن ئەزانێ ئەمە کاتی ترسە لەبەرەوەی کە هەموو ئەمانە دەماریان بۆچێ ماستۆ باچیەکی یعنی هەموو دەماری کارەبای بۆچێ بەڵێ کارەبای بۆچێ هەموو مویە کارەبایەکی تایبەت بەخۆی بۆچێ کارەباکەش یەک نەوع نییە کارەبایەکیان پێڵێ ماسوولکەیە بجوڵێنێ کارەبایەکیان پێڵێ یەکێ دەستی لەسەر سەرەداناوە و ئەوێ ڕاوبێنێ کارەبایە پێتەڵێ ئەمۆکە ڕاکێشن مێڵە بزانە و چیە قژە ڕاکێشێ چێ بزانە دەستی گرتوتە ڕیشتەوە هەڵاکە ئازار هەیە دانەیەکیان پێدەڵێ ئەو هەوا فێمکە چییە مۆکە تەشەکێتەوە تاکە شتێک کە هەستەوەەر بێ و لە مووانە بێت چییە کێزانی هەستی ئازارە لە مووەکەیە بۆ چکەگەر هەستی ئازارمان هەبواە لە مووە هیچ کاتێ نەمانەتوانی هیچ میوە ببڕین وەم هیچ کاتێک نەمانەتوانی بەبێ بەنجی عام بچینە هیچ سەرتاشخانەیەکەوە لەبەرە خوای گەورە وای دروست کردووە ئەو مووە نابێ ئازاری تیا بێ بۆی کە هەموو شتێکی لەگەڵا بکرێ هەموو جوانکاریەکی تیا بکرێ بەڵێ ئەم وە بەڕێزەکەم هەتەنها دەمارەکانیشی کە بۆی ئەچن دەمار و ڕیسەپتەری جیاوازن لە شوێنەکانی تر تایبەت بەمە دروست کراون ئەم وە لە هەموو مویەکە خوای گەورە چی دروست کردووە بۆریەکی خوێنی بۆ دروست کردووە بۆی ئەچێ ئۆکسژین و خواردن و پرۆتین و ڤیتامینات و هەموو شتێکی بۆ بە لەو سەریشەوە بۆریەکی لێ دەرکردووە هەموو پیست و خەڵتە و پیست شتەکانی دووەمەکسیدی کاربۆنەکی لێ دوورەخاتەوە ئێوە شتیواتان بینیوە ئێوە شتیواتان بینیوە بۆ یەکم و ئەم خزمەتگوزاریە بکرێ بەلەدیە هەستێ بۆری ئاو بەرێ کارەبا بەرێ ئینتەرنێت بەرێ جادە بەرێ هەموو پێداویستی حرەسیات بەڵێ ئەم وە خۆشەویستەکەم چووکە کونە بۆ ناوە باشترین مەڵگەیە بۆ بەکتریا بۆ نەخۆشی لەبەرەوە لەژێر هەموو ئەمانەیە یەک مەناعی بەقوت هەیە مەناعەیەکی تایبەت کە بەس لە مێشک و لە هێلکەدان و لە باتوو لە پێشی چاو و لە وێڵاشی مناڵا هەیە تایبەت لەژێر هەموو مویەکە ئەمە دانراوە لا إله إلا الله وإن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە ئەگەر تەنها موش بێ مویەکتان بۆ نابژێرێ باسی چەند مومان کردی ساکێرە مامۆساوی کە باسی کرد ئەم هەموو خزمەتگوزاریە ئەم هەموو پێداویستیە ئەم هەموو کارگەیە ئەم هەموو وەحدەیە بۆ یەک موو ئەم هەموو خزمەتگوزاریە ئەم هەموو پێداویستیە ئەم هەموو کارگەیە ئەم هەموو وەحدەیە بۆ یەک موو.
بۆ خۆی چەند مومان هەیە لە مەسەرە بەس لەسرە زیاد لە 100,000 مو هەیە بە هەموو لاشە زیاد لە ملیۆنێ مومان پێوەیە هەندێک لە مەزارەکان لەم 5 ملیۆن هەموو مویەکیش ئەمەی بۆ چووە موەکانیش جیاوازن مووی سەر مووی پێوتێت تێرمیناڵ جیاوازە لە مووی پەنجەکان جیاوازە لە مووی بنباڵ جیاوازە لە گەندەمووی لاشە موەکانیش بۆ خۆیان دابشکردنیان هەیە مو بۆ خۆی خۆشەویستەکەم نەکات دابشکردنی تایە سەعاتی تایە کڵۆکی تایە هەمووی بەرنامەی تایە پێڵێت سی داتابیسەکۆ کە باوکی من ئەم وە تەمەنی 2 ساڵە خەریکە ئەکسپایرە بێ داتابیسەکە پێ دەڵێ ئەمە مەرحەلەی کە تەجینی هاتووە ئیساگەنا بێ پیر بێت و بمرێت و بوەرێ میەکی تر بێتە شوێنەکەی لا إله إلا الله داتابیسەکە لێنە ئەمە تازەیە ئەمە عمری 1 ڕۆژە ئەمەیان 5 ساڵە ئەمەیان 2 مانگە هەموو عمرەکە و پێڵێ لەبەرەوە کە ئەمە لا باوا هێڵێتەوە بۆی کە هەموو سەرمان پێکەوە سڵان نەبێ هەموو موەکەمان پێکەوە نەوە یەکە وەرێ یەک دێتە شوێنەکەی بۆ جوانیە بۆ خەڵقندەیە چی ئەتوانێت ئەمە بکات لەشی ئینسانە پرسیا لە ئێوەکە هەتا ئێستاکەنە ئێمەی ئینسان دەسەوسانی لە دروستکردنی یەک تاڵەموو لەبەرەوە حەزم کرد ئەم نمونەیەتان بۆ باسکەم بۆ ئەوەی کە خۆشەویستەکەم ئێمە لەگەڵ ئەمەیان ڕاهاتووی ئەژنا بەخواوانیە کە ئێمە حاڵی بووین زۆر لەوە ئاڵۆستر و معقەترە کە بۆم باسکردن والله ثم والله دکتۆرێکی پێست بۆمان باسکە بە منیشەوە کەسمان تی ناکەین کە ئێستاکەنە بردەکاری ئەم مۆچی بەحسی وای هەیە لەسەر حرفێک مێشکە وەستەیە معقولە ئەم وە لەژێر کۆنتترۆلی هۆرمۆنایەکە لە مێشکەوە دەرەچێ ACTH پرۆلاکتین TSH معقولە باش ئەمە چ پەیوەندیەکی بۆ نەخێر هەمووی پەیوەندی بۆ نییە مویە دەربێنە لە لاشەی خۆت خۆشەویستەکەم نەخێر لە شوێنێکا مویەکی لێبەر بێتەوە سێکە ئێمە لەم ژوورین جەنابتانی سەدانی شوێن ئافرێتان بێلەوە چە نام بخۆن مویەکی لاشەتان بدۆزێتەوە ئەزانن ئەم وە هیچەیە یەکسەر مووەکە دەربێنە لە ماستەکە ئەلەن بەخوا ئەم ماستە مویەکی تایە هیچیە مووەکە DNA بۆ بکەی دۆزیتەوە نەکەرەوە ئەزانی خاوەنەکەی چ دەرمانێکی وەرگرتووە ئەگەر مردە بێتیش ئەزانی بە چ ژایە کوژاوە هەر لەو وایە بەڵێ هەر لەو تاکە وایە کەواتە بەڕێزە باسی چیەکی باسی خەڵقێکەکەین کە وعدەمانێ وتم شتێکی ڕەشەوڕوت بێ خاوەن ئاوێ اینجا خۆتان بەراورد دیکەن سەر پشت بن بچن پرسکەن بە گەورەترین مەکتەبە هەندەسیش بڵێ ئێوە شتی ئاواتان هەیە و بۆ چەند ملیۆن ساڵی تر ئەگەنە ئەم پێشکەوتنە و ئەگەنە ئەوەی کە هاوشێوەی ئێمە پرۆژەکانمان بنیاد بنین ڕیش بوو بە ڕیشەوە ئەبێ شانی بۆ هەڵگری بەداخەوە زۆر جار کە بەراوردی دەستکرد و دروستکراوەکانی ئینسان لەگەڵ دروستکراوەکانی خۆی گەورەیەکەین زۆر جار ڕیشەکان ئەبێ بەمایی تێکئاڵان و ناڕەحەتی کە پەروەردگار دروستی کردوون شانەکانی دەستی ئینسان ئەبن بە لێکەرەوە و چارەسەری کێشەکان لە کاتێکە ئەگەر سەیری شانەکان بکەین ئەو نە بە شێوەیەکی سادە و ساکات دروست کراون هەر لەسەر شێوەی مو هەر بۆ ڕێخستنی مو دروست بوون وەکو ئەوەی کە پێستێ لە ژێرەوە هەبێ بەڵام سەیری ئەو دروستکراوەکەن لەگەڵ ئەم دروستکراوەیە چەند جیاوازیان هەیە بەڵێ صنع الله الذي أتقن كل شيء ئەو دروستکەرەیە کە پەروەردگار دروستی کردووە و ئیتقانی تیا کردووە لە هەموو شتێکە بەراورد ناکرێ بە هیچ جۆرە دروستکراوێکی تر بە هیچ جۆرە هاوشەوەیەکی تر هەتا ڕۆژی قیامەت دروستکراوەکانی پەروەردگار بە بەرز و باڵایی ئەمێننەوە بەڵام ماوەتەوە ئێمە ئینسان تێبگەین لە مویەکەوە چی فێر بووین کوردی شەڵێ ئەو کەسە مویەکی بەسە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.